بڵاوکردنەوەی چەند گرتەیەکی ڤیدیۆیی لەلایەن کەناڵێکی ڕاگەیاندنەوە کەوا پیشان دەدات پیاوێک خێزان و مناڵەکانی ئەشکەنجە دەدات کاردانەوەی سۆشیال میدیا و هاوڵاتیانی بەدوای خۆی داهێنا لە بەرامبەر ئەمەش کە سوکاری ئەو هاوڵاتیە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان ساز کرد و ڕۆتی دەکەنەوە کە کوڕەکەیان ئەم کارەی وەکو ئەشکەنجەدان کردبێت و دەڵێن سکاڵا لەسەر ئەو دەستگا ڕاگەیاندنە تۆمار دەکەن. براکەم سەر بە هیچ لانێکەوە نیە هەروەها پروپاگندەی ئەو کەناڵەش ڕەت دەکەنەوە کە وتبووی ئەو هاوڵاتیە سەر بەلایەنێکی ئیسلامی بێت خێزانی پیاوەکەش دەڵێت پیاوەکەم ئەشکەنجەی دابم بۆیە ڤیدیۆکانم وەکو بەڵگا بڵاوکردنەوە کان یەکێ لە کاناڵەکان ڕاستی و حقیقەتی ئەم ڤیدیۆیانیان بۆ خەڵکی ڕوون نەکردوێتەوە بە تاک لایەنە تەنها قسەی لایەنێکیان وەرگرتووە لایەنێکی تریان فەرامۆش کردووە بەبێ ئامادەبوونی لانی تر سەرەتا ڤیدیۆ یەکەم ئەم پیاوەیان وانیشانی خەڵک داوە کەوا نوێژ لەسەر ئەم منداڵە دەکات حقیقەت مەشێوێنن نوێژ ناشیرن مەکەن ئەم منداڵە خۆی چۆتە نێو قاچەکانی ینی ئەوەش لە ڕووی شەریعەوە هیچ کێشەیەکی تێدا نیە منداڵ بچێتە سەر پشتی سەر ملی سەرسەری کێوە کێشەیە دووەم ڤیدیۆ کە خێزان و منداڵەکانی خۆی بە پارچە قوماشێک بەستۆتەوە لێک لە کەناڵەکان ئەڵێ بە زنجیر بەستراوەتەوە خۆ لە ڤیدیۆکە دیارە ئەوە لەو حاڵەتەدا ینی پێکەنینەکان بۆ بڕیوە سێم ڤیدیۆ کە بەزە لەو بە شەق لەم منداڵانە ئەدات من خۆم بە هیچ شێوازێک لەگەڵی نیم براکەم سەر بە هیچ لانێکەوە نیە سەر بۆ خۆی سەر بە هیچ هیزبێکەوە نیە بۆ خۆی ئیشی کاشی دەکات و کاسبەوە و باوکیشم پێشنەکەی زێرەوانە ئەو هەڕەشەی لە منداڵەکانم کردبوو لێی دابوون بەڵێ ئێمەی بەست بۆ لە ئەوەی سوکایەتم پێ بکاتن ڤیدیۆەکەی بەرزی ئەکاتەوە کچەکەم دڵی تێکەڵدێتن ئە شێوێ دێ لە خۆی بچیتن ڤیدیۆی نوێژی لەسەر ئەکاتن هەدەگرێت ئەو خەڵک هەمووی دەبینیتن ئازاری هەیە بۆیە ئەو ڤیدیۆیانشم لێ کرد بۆی خەڵک بزانی بەڵگەم هەبێت لە هەواڵەکەی ئەو دەستگا ڕاگەیاندنە سێبەرەی سەربەدەسەڵات داهاتبوو کە ئەو هاوڵاتیە سەربەلایەنێکی ئیسلامیە ڕۆژنامەنووسێکیش پێی وایە بەستنەوەی ئەم کێشەیە بەلایەنە ئیسلامیەکان لەم کات و ساتە بۆ بیربردنەوەی شەقەی بەرماڵەکە و ئەو کۆدەنجەیە کە هاوڵاتیان پێیان وایە نابێت مزگەوت بۆ ئەجێندای سیاسی بەکاربێت. وروژاندنی ئەم باس و بابەتانە لەم کاتەیە چەندە ڕووداوە کە ڕووداوێکی قێزەون و ناشرینە بەڵام بە دڵنیاییەوە بۆ لە بیربردنەوەی قەیرانە سەرەکی و گەورەکانە لای هاوڵاتی پاشان بەڕاستی ینی ئەگەر بینە سەرەوەی ڕنگڕێژ و بۆیاغی ڕووداوە کۆمەڵایەتیەکان بکەین لە هەرێمی کوردستانە ئەو ئیسلامیەکان یا خەڵکانی لایەنگیری ئیسلامی ئەوانە ینی لە پەراوێز زۆر لە پەراوێزی ئەو ڕووداوانیان کە ڕۆژانە تەقەکردنە بیستین لە دوکان لە ماڵان ینی کوشتنی سێ چوار کەس ئەمانە ئەگەر بینە سەرەوەی پۆلێنیان بکەین کە بەڕاستی ئەو شتێکی ناشرینە کۆمەلگا بەو شێوەیە دابەش بکەی وەکو دەسەڵاتیەکی دووپارتی دەمێکە ئیش لەسەر دابش ئەو جۆرە دابشکاریەکەن ئەگەر بین دابەشی گەین بەو شێوەیە و کاتە ئەوان زۆر زەرەرەکەن ینی زۆر تۆماری دادگاکانیان ینی خەڵکانێکی زۆریان هەیە کە بکوژە کە ئەسڵ ئەوەیە یەکەمەوە ئیشی ئەعلام نییە بێ ئەم ڕوودا و کۆمەڵایەتیانە ڕنگڕێژ بکە دووەمیش ئەبێ لەم ڕووداوانە بێ یاسا ئیشی خۆی بکە خۆی کێشەکە لەوەیە بێیاساییە بۆیە خەڵک فێر بۆ ڕووداوی وا قێزەون و ناشرین بەرامبەر بە خێزان و مناڵی خۆی یاخود بەرامبەر بە خەڵکانی تر ئەنجامەدا. کێشە خێزانی و کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان شتێکی نوێنین و بەردەوام لە زیادبووندان بەڵام ئەوەی جێیسەرنجە دەستەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بە مەبەست کێشە کۆمەڵایەتیەکان لە ڕێگای دەستگا سێبەرەکانیانەوە تێکەڵ بەکایی سیاسی دەکەن و بە بوختان و هەواڵی درۆینەوە دەیبەستنەوە بەلایەنە ئیسلامیەکان کە ئەمەش داهاتوویەکی ترسناکی بەدواوەیە. بەپێی ئاماری بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتانی سۆران کێشە خێزانیەکان تا ڕادەیەکی زۆر بەراورد بە ساڵی ڕابردوو 6 کێشە کەمی کردووە لەم مانگەش زیاتر کەمی کردووە ئەمەش بۆ هۆشیاری خێزانی و پابەندبوونی هاوڵاتیان بە بەهابەرز و پیرۆزەکانی ئاینی ئیسلامەوە دەگەڕێتەوە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندوز.